یکم دستکەوت ڕفراندۆمی ئەوە بوو لە سەدحا دنیایەدا هەموو دنیا پێشتر دەزانین ئەمە وێ جارێ وەکی قانون وەکی بڕیار و ملەتێک لێ بێتە پرسین لە چارچێوە قانونە ناودەوڵەتی داوا هەیە ڕێکراوە نەتەوەین یەکگرتی داهاتیە تەسبیتکردن کە هەر ملەتێک بخاتە سەرخۆبوونە خۆستی چارەنویسە خۆ بدەستی خۆ بگە ڕفراندۆمێ بکە ئەگەر قبول کرد دەبی دەوڵەت سەرێ بۆ بچەنین لێرەدا هەم قانونی نێودەوڵەتی هەم ئەوروپاییە و هەم ئەمریکا و هەم دەوڵەتێن نەیارێنمە هەمویە حتا ئەو پرنسپی خۆی بندەستەی خزن ینی پێشێلکردن بۆیە کوردا بە ئەمەلان بە ئەمزا بە دەنگێ خۆ و گەڵک گەنجێ کوردا بە خۆینا خۆ دەبێژن ئەم سەرخۆبوونێ دەخواستن بۆیە ئەو ڕفراندۆمە بوو بە تاپۆیە سەنەدێکی گەڵک بەهێز و ممکنە لە ئایندێدا و ئەگەر وڵاتێن ناوچێ ئەگەر ئەوێت کو ئەم کوردستان بەسەرهاتیە پارڤەکردن بتەواوی ببە دموکراتیزە بێتەکردن و ئوسولاً باوەڕی بە مافێ نەتەوە هەبن ئیدی ئەوێتی سەردەمیە کو کورد ئیدی ڕەحەت دێ بشن سەرخۆبوونا خۆ ڕابگەینن لە ئیرۆ ڕۆژێ ئەم بەرا خۆدنێدا دەوڵەتە عێراقی ئەو قانون ئەساسیە بخۆ چێکری زاگۆنە بخۆ چێکری و کورداش گەلوان هاوکاریکردن حتا چێبە و ئەوە پێشێل دکن قبول ناکەن جارێ نەهایەتەن وێ مەرحەلێدا ئەوەی دەبێت بۆیە ڕفراندۆم سەرکەوتنێکی تاریخی و مێژووی بوو و دەستێوان نێشەی ئەو بڕیارەدان ئەمە یا هەرە مهمترەوەیش بوو و کورد ناوماڵە خۆدا ڕێک نەبوو یان ئەوە تا پێشتر ئیشارە پێکرد پاش هێرشی هەشتا شەعبینە پاش هێرشە سێ دەوڵەتە بۆ سەر هەرێما کوردستانی چون فەرماندەهیە شەڕ و بەسیجیان ئیرانی و اطلاعات میتا ترکیه او فرماندهی دهاتا کرن و او جار خونکه جی هندک یا هشت شعبی و سپاهی و اطلاعات ایرانی بود اونا همو باره ما اونا په چاو دیدن خودشتکت شهروانه بویا لوی باره و هم دجمن دزانن کرد چت خازن و هم کرد دزان چت خازن لی اواب ما گود رفراندوم جربو ما دیاری کریه مهمه وای لسیاست ایرو روجه کردستانی کو او نیارید ام گلوان طرفین باوری پیوندنین و ناخوازن چون اوا دقیقا نمانا کرده په هبونا خود دزانن هبونا کرده په نبونا خود دزانن بویا لوی باره و ریکه کی دور و دریجت برای کما و خباته کی دور و دریجت که برای کما ممکنه په نسل ها بگیره